بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لەبێ من یادگارفای خمەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ دیارە باسی ڕۆژ قسەکردن لەسەر دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان و دانوستان لەگەڵ بەغدا هەرگیز کۆتایی نایەت هەموو ڕۆژە بەرنامەی لەسەر بکەین پێشتا حەقی خۆیمان نەداوە ئەم شەو لەگەڵ جەنابی مامۆستا جعفەر لەسەر کۆمەڵێک پرس گفتوگۆکەین لەوانە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان هەوڵەکان بۆ ئەوەیە وترێت دانوستان و ڕێککەوتن و گەیشتن بە کۆمەڵێک خاڵی هاوبەش لە نێوان پارتە سیاسەکانی کوردستان چ بەنسبەت مامەڵەکردن لەگەڵ یەکترەوە لەسەر ئاستی هەرێمی کوردستان چ بەنسبەت دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقی حکوومەتی عێراقی وترێت هەرچەندە حکوومەتی هەرێم لە چەندین جێگە و لە چەندین بۆنە و کاتی جیاواز داوای دانوستانی کردووە بەڵام حکوومەتی عێراقی بە شێوەیەک لە شێوەکان ئەوترێت خۆی ئەبزێتەوە هۆکارەکانی ئەم خۆدزیینەوەیە چییە؟ ئایا لە ینی وەکوتێ لە پێگەی هێزەوەی حکوومەتی عێراق لەبەرەوەی بەهێزە و حکوومەتی هەرێمی کوردستانیش تا ڕادەیەک لە دۆخێکی تا ڕادەیەک وەکوترێت شکستێکی بەسەر هاتووەوە تا ڕادەیەک ناتوانێت وەکو پێویست وەکو جاران لە پێگەی هێزەوە قسە بکات یان بۆ واگەڕێتەوە کە حکوومەتی عێراقی ناتوانێت ئەو بەڵێنانەی بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و زووزوش لە پرس کۆنفرانسە هەفتانەکانی عەبادی دووبارەیە کاتەوە من موچەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و موچە خۆرانە نێرم بە شێوەیەک لە شێوەکان ناتوانێت جێبەجێ بکات بۆیە خۆیانی لێ دزنەوە مەبەستمە قسە لەسەرەوە بکەین کە حکوومەتی عێراقی ئەوترێت بە بەرنامە کار لەسەر ئەوە کات کە هەرێمی کوردستان تەحجیم بکات لە قاڵبی بدا بچووکتری بکاتەوە بۆ نمونە لە نوێترین هەواڵە وەزیری دەرەوەی ئەڵمانیا بەنیاز بۆ سەردانی بەغدا بکە پاشان سەردانی هەولێر بکە بەڵام هەرچەندە ڕاوێژکاری ئەڵمانیا مێرکل پەیوەندی کردووە بە عەبادیەوە بۆ ئەم سەردانە بەڵام عەبادی بە فەرمی ڕەتی کردوێتەوە کە نابێت ئەگەر دێنە بێت لە بەغدا سەردانەکەیان بکەن و پاشان گەڕێنەوە ئەڵمانیا یان نابێت سەردانی هەولێر بکەن مەبەستمە قسەیەک لەسەر ڕۆڵی نوێنەرانی کورد بکەین لە بەغدا ئەوان ئەتوانن شت بکەن و نەیان کردووە یان لە ئەرزی واقعدا هیچیان پێ ناکرێت و نابێ گلەییان لێ بکەین و غەدریان لێ بکەین مەبەستمە هەندێک قسە لەسەر دۆخی نێوخۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و کاریگەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە دۆخی ئێستادا بۆ چارەسەرکردنی کێشەکان من زیاتر ناڵێم مامۆستا جعفەر نووسەر و کۆمەڵا سوپاس دەکەم بۆ ئەم دەرفەتە سڵاوتان لێبێت با لە ناوخۆی هەرێمی کوردستانەوە دەست پێ بکەین هەندێک هەوڵەیە جاران ئەوترا بۆ نمونە کاتێک پارتی یاخود حکوومەت دانیشتێکی لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە کە دەم وەکو نمونەیەکی هێنمەوە دوایەوە دانیشتن نامە بەڵام ئەوتر لایەنێکی ئیجابی ئەوەیە کە دوای دانیشتنی یەکەم باس لە دانیشتنی دووهەم و بەردەوامی کۆبوونەوەکانەکرێت ئەوترێت نزیکبوونەوەیەکی زیاتر هەیە لە ئێستادا ئایا ڕێکەوتنی لایەنەکان لە نێوخۆی هەرێمی کوردستان کاریگەری ئەبێت لەسەر پێگەمان لە دەرەوەی هەرێم باشە ئەگەر ئەوە نەبێ ئەی ئەلتەرناتیڤەکە چییە؟ ئێمە یەک ڕێگەمان لە بەردەمە هەیە ئەویش ئەوەیە ئەبێ هەموو بڵێن توانای خۆمان بخێنە گەڕ لە پێناوی ئەوەی یەکریزی گەلەکەمان بپارێزین چونکە بەبێ ئەو یەکریزیە ئەتوانن بڵێن زیانێکی زۆر زۆر گەورە بە خۆمانەگەیەنین و پێویستە هێزە سیاسەکان بە ئەو پەڕی گیانی لە خۆبردنەوە لە ئەو پەڕی یعنی بڵێن گیانی لێبوردنەوە هەوڵی ئەوە بدەن کە ئەم یعنی وەزعی کە ئەمڕۆ هاتوتە پێشەوە هەوڵدەن مەسەلەن جیاوازیەکان کێشەکان سەرئێشەکان هەر هەمووی وەلانێن و هەوڵی ئەوە بدەن یەکریزی بێنە پێشەوە من ئەگەر مەبەستم ئەوە نەبێ ڕاستیەکەی یعنی ئەگەر لە پێناوی بەرژەوەندی باڵای گەلەکەمان نەبێ کە پێویستی بە ئەو یەکریزیەتە هەندێک کەس هەیە هەندێک لایەن هەیە بەڕاستی دەورێکی زۆر خراپیان گێڕاوە لەو قۆناغەیە بەڵام ئێمە بێ بە ئەو پەڕیگیانی لێبوردنەوە با بڵێن سەیری ئەوە بکەین نەک بە مەبەستی ئەوەی لە بیرمان بچێتەوە نەخێر من مەبەسم ئەوە نییە من مەبەسم ئەوەیە لەم قۆناغە ئێمە پێویستیمان بە ئەوە هەیە یەکریزیەکە مسۆگەرکەین چونکە هەندێک لایەن هەیە هەندێک خەڵکەیە مەسەلەن ئەندامی فڵان حزبە یان لەگەڵ فڵان بڵێن ڕێکخراوە بەڵام دەورەکەی چی بووە لە بەغا دەورێکی زۆر خراپیان گێڕاوە پێویست وا بوو ئەسڵەن ئەو ئەوانەی کە نوێنەراتی گەلی کوورد دەکەن لە بەغا دەورێکی زۆر ئیجابیانە بێ هەر لە سەر کۆمارەوە حتا ئەندامانی پەرلەمان
هەموو جهودی خۆیان بخەنە گەڕنە پێش ئەوەی بچینە سەر ئەوە من لە پێشەکێکەش ئاماژەم زۆرەیەکێ لە تەورەکانمە مەبەستمە زۆر بە ینی بەوردی و بە چڕی لەسەری بۆستیم لەسەر ئاستی ناوخۆی هەرێمی کوردستان ئێستا بۆ نمونە زۆر جار گوێمان لێیە بێ ئەوترێت ئەو پارتە سیاسیانەی بانگەشە و پاڵپشتی ڕیفراندەمیان کرد تووشی شکستیان کردین ئەمە یەکێکە لە بانگەشەکان و ئەو شتانەی کە ئەوترێت ئێستا کاتی ئەوەیە ئێمە شت بین بە ناوچاوانی یەکترە و بڵێن تۆ وات کرد و من وام کرد یان کاتی ئەوەیە هەمومان ئەم قۆناغە تێپەڕێن چونکە وەکو وترێت کاتی حەشدی شعبیەت کاتێ حکوومەتی عێراقی ئێوێ هەرێمی کوردستان بچوو بکاتەوە ناڵێ من مامەڵە لەگەڵ پارتی وێکێتی و بۆ منە یەکگرت و کۆمەڵ و گۆڕان بەجیاکەم خاتری ئەمەگرم و بۆ منە لەوی تر ئەدەم ئەوێ کورد بچوو بکاتەوە لەم قۆناغا بوونی یەکڕیزی و ڕێخستنی نێوماڵی کورد ئەستەمە بۆ ئەسە بەخۆی ڕاستیەکەی ئەوەی مەسلەی ڕفراندۆم بەهێزترین کاغەز بوو کە قیادەی سیاسی کورد ڕاکێشا یعنی ئەوەی لە زۆربەی ئەو یاریە جیهانێنە کە یاری بڵێن کاغەز و شتی وایە ئەڵێ جۆکەر ئەسڵەن دەبڵ جۆکەری ڕاکێشا بە یەک دەست ئەوە باشترین وەرەقە بوو بەدەست سەرکردایەتی سیاسیەوە ئەگەر ینی نەسووتاوە مامۆستا من پێم وانە ئەزەنچی قەت ناسووتەوە چکەوە دەنگی 3 میلیۆن و خەڵکی گەلی کوردستانە و ئەوان حتا خەڵکی تورکمان بووە عەرەب بووە دەنگیان بۆ ڕفران ینی بەڵێ داوە ئەوجا ئەوە نابێ نادیدە بگیرێ و ئێستا ڕاست ئەوە کراوەتە بیانوو چونکە لەبەر ئەوەی هەڵوێستی ئێران بەو شێوەیە بوو هەڵوێستی تورکیاوە بوو یەکەمین جارە بە درێژایی مەسەلەن نزیکەی 40 ساڵ ئێران و ئەمریکایەک هەڵوێستیان هەبێ هەردووکیان لەسەرەوە ڕێککەوتن وەڵام ڕیفراندۆمە خراپە لە هیچ شتێکە یەکیان نەگرتو لەوە یەکیان گرتەوە بۆ شانسی تەنانەت ئێران و تورکیاش ئێران و تورکیا هەموو بەرە ناکۆکەکان هەموو یەکیان گرت و وتیان ئەمە شتێکی خراپە بۆچی بۆ ئەوەی کە تۆ بێدەنگ ببی تۆ بێدەنگ بێ هەرچی شتێک ڕوویدا بڵێ باشە ئەگینا ینی ڕیفراندۆم چییە هەر ئەسڵەن لە سەیری دەستوری عێراقیکەی لە چەندین مادە وا هاتووە کە ڕیفراندۆم مافێکی ڕەوایە ئەوە نییە کە بڵێ ئەوەی عبادی کردوتە بیان و من پێم باشە لە محکەمەی فیدرالیش کە ئەڵێت نادەستوریە تۆ پێت وایە ئەوە سیاسیە ئەسڵەن شتێکی سیاسی و چکە محکەمەی دستوری ئێرە نە محکەمەی دستوری ئەمریکایە نە محکەمەی دستوری ئەڵمانیا نەهی بریتانیا بەشماوەستا من مەبەستمە ڕای تۆ لەسەر شتێک بزانم وەکو ینی وەکو کەسێک کە لە ناو حزبی سیاسیە کارت کردو وەکو نووسەرێک وەکو کۆمەڵناسێکیش ئەوترێت بڵێ لە دادگای فیدراڵی عێراق 2 بۆ 3 دادوەری کوردەیە بڵێ و ئیمزایان لەسەر نادەستوری بوونی ڕیفراندۆم کردووە ئەبێت چۆن مامەڵە لەگەڵ ئەم دادوەرە کوردانە بکرێ لە ئێستا زين چیە ئێمە بە درێژایی مێژوو زۆر کەس هەبووە ینی بە کوردی قسەیان کردووە یا ئەسڵ و نەسەبیان کورد بووە زۆرنەوەن هەر ئێستا بن عەلی یەلدرم کە ڕئیس وزرای تورکیایە کوردە زۆر کەسێ ینی ئەگەر سەیری هەیکەلی هین کە باوەڕکەم نەزەم لە ینی ئەندامانی ئەکەپە لە پەرلەمان باوەڕکەم نزیکەی 150 کەسیان کوردن بەس ئایا ئەوانە هەر بەڕاستی بۆ کورد خەباتەکەن یا مجرد مۆزەفێکە لێدانراون زۆر جار کەسانێک هەیە بە ناوی کوردیشەوە مەسن بە ناوی یەکێتیەوە یا بە ناوی گۆڕان یا بە ناوی نازانم هێزێکی سیاسیەوە ئەچێ وەزیفەیەکە بینێ بەس لە کاتی وەزیفە بینینەکە خزمەتی ئەو دەوڵەتە یا بۆکە کە بەموو لێ نانادا و عەرەبچێتی و عێراقچێتیەکە نەک بێ ئامادە بێ لە پێناوی بەرژەوەندیەکانی گەلەکەی تەسحێ بە وەزیفەکەی بدا ئێستا من زۆر جار نامویستە لە بەردەم کەناڵێکی ئاسمانیە وا بڵێم بەڵام هەندێک کەسێ یەک موچەی یەک مانگی خۆی یعنی هەموو کوردەکاتە قوربانی یەک موچە یەک مانگی خۆی و بەڕاستی زۆر عیبە بۆ هێزە سیاسەکان ئەو جۆرە خەڵکە لەرزۆک و زەعیف و بێتوانانە خەنە ئەو پلە گرنگانەی کە دوای بە حسابی خۆی دەوری کوردە یعنی دەوری داکۆکی لە کوردە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا لە هەڵوێستێکی تا ڕادەیەک محریجدایە بۆ نمونە بە نسبەت ڕیفراندەمە و ڕیفراندەمی تەجمید کردو و سڕی کردووە
بەڵام حکوومەتی عێراقی ئەڵێ ئەبێ پابند من بە بڕیارەکەی بڵێن بە تەفسیرە دەستوریەکەی دادگای فیدراڵیەوە و تەنانەت وتەبێژی حکوومەتی عێراقی ئەڵێت لای ئێمە دوای بڕیارەکە و دوای قسەی بڵین دادگای فیدراڵی ڕفراندۆم لای ئێمە بە هەڵوەشاوە حسابی بۆ وەکرێ حکوومەتی هێرێمی کوردستان لە ئێستادا چی بکات وەکو هەڵوەشاوە مامەڵە بکات و بچێتە دانوستانەوە یان هەر سوور بێ لەسەرەوەی تەنها سەڕی بکات خۆی ئەگەر یعنی ئێمە ینی نقطەیەکە ئەبێ گەلی کورد بە تایبەتی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان تەکیدی سەرکەنەوە کە حکوومەتی بەغا بە هیچ شێوە پابند نەبوو بە دەستورەوە هەر لە مادەی یەکەمەوە تا ئاخر مادەی پابند نەبووە ینی ئێمە حەقا داوای ئەوە بکەین کە عێراق پابند بێ بە دەستورەوە من هەر چەند جارێک لێ لەم کەناڵی ئێوەشەوە هەر جارێکیان لەگەڵ جەنابشتە باسی ئەوم کردووە کە ئەسڵەن عێراق دەوڵەتێکی فدرالی نییە عێراق دەوڵەتێکی مرکزیە بە ئیمتیاز بڕیاری عەبادیە و هیچی تر سیستانی بڕیارێک دەرەکا فڵان بڕیار دەرەکا نازام مالیکی بڕیارم بۆ دەرەکا یعنی دەوڵەتێک کەوتوتە دەست جاران ئێمە گلەیمانە کردەمانوت دەوڵەتی سەردەمی سەدام حوسێن دەوڵەتێکی مەذهبی دەوڵەتێکی نازام تائیفی دەوڵەتێکی چییە؟ ئەمەی ئیسە ناوی بنێ چیە؟ یعنی ئەمەی ئێستا من بە ئەو پەڕی ڕاشکاوانە ئەڵێم ئەمەی لە دەستوری عێراقی هەیە عەبادی بەس ئەوە جێبەجێ ناکە هەر لە مادەی 140ەوە حتاگات لە یەکەوە تا 140 یەک شتی جێبەجێ نەکردووە یعنی عێراق ئەبوایە هەر لە سەرەتاوە دەوڵەتێکی فدرالی بووایە و دەسەڵاتی ناوەند ینی لە ناوەندە نەبووە ئەو دەسەڵاتە دابش کرایە ئەبوایە حکوومەتی هەرێم هەر لە 2003ەوە من طبعی لە 2003ەوە بە هەندێک ئەندامی مەکتەبی سیاسیم یەکێتی وتووە پێویستە نێڵن جارێکی تر دەوڵەتێکی مرکزی لە عێراق دروست بێ چونکە ئەمە زۆر خەتەرە بۆ گەلی کورد یەکی لەو برانە ئیسش قسەکەیم بیرە وتی ئەرێما مۆسە جعفەر تۆ لە ئەمریکا باشتر لە سیاسەت تێگەی وتم من خەمی ملەتەکەمە ئەمریکاش خەمی بەرژەوەندەکانی خۆیەتی هەر بەو شێوە جامدایەوە ئەو جار کێشەی مەسلەی فدرالی و نافدرالی چییە؟ ئەگەر سیستەمێکی فدرالی بووە لە عێراق ئێمە یەک مشکلەمان نەبوو ئێمە حتا ئێمە یەکی لە کێشەکانمان ئەوەیە یعنی گوتاری نەتەوەیی ئێمە گوتاری ئەم بڵێن هێزە سیاسیەکان و حکوومەتی هەرێم و پەرلەمانیشە زۆر ناڕوونە زۆر ینی لە هەندێک شتە هەڵی زۆر گەورەکەن بەداخەوە من ناچارم وا بڵێم ئێسەیەکی لەو شتانە ئەوان تاوانباری ئێمەکەن بەوەی کە ئێمە ئەمانەی دەوڵەتێکی نەتەوەی دروستکەین ئێمە بووینەتە بڵێن وەکو نمونەیەک ئەمانە تەقدیمکەین بۆ کوردی ڕۆژاوە کوردی ڕۆژەڵات و باکوور ئەسڵەن شتەکە ئەگەر ئەوان بەنەوەکی تر سێریکەن با مافی ئەو خەڵکە بدەن ئەو کاتە هەر وەکو چۆن لە سویسرا خەڵک ئەوەندە پابەندی ینی ناو دەوڵەتەکەیە داو دەستگای ناو دەوڵەتە ئەوەنە پابەندی بنێتەوە مەسەلەن فەرەنسیەکانی سویسرا پابەندین بە دەوڵەتی فەرەنسیەوە خەباتەکەن بۆ گەلی خۆیان لە ناو سویسرا یان گەلی فەرەنسی لە ناو سویسرایە ئیتالیەکان 7% یەک مافیان نەخوراوە ئەشتوانن ینی کەسی ناتوان بە زۆرینە ئەم دروستکردنی ینی من یەکێک لە مەترسیەکانم هە لە سەرەتاوە لە 2005 لەسەر ئەم زۆرینە بوو باشە ئەوەی کە دەوڵەتێکی مرکزی بەهێز دروست بێت تا ڕادەیە کاتۆتەکایەوە و با بینە سەر باسی عێراقان دێگەچین بەرەو عێراق دوای دێنەوە بۆ کوردستان ینی باس لەوە ئاکرێ لە سەردەمی سەرۆک مام جەلال ئەوەی بەدەسەڵاتەکانی سەرۆک کۆمار بکرایە ئەی کرد ئەوەشی بەدەسەڵاتەکانی سەرۆک کۆمار نەکرایە بەدەسەڵاتی مام جەلالی کرد باشە تا ڕادەیەک هاوسەنگیەکەی ڕاگرتە بوو بەڵام لە ئێستادا نوێنەرانی کورد لە سەرۆک کۆمارەوە تا گاتە بەڕێوەبەرێکی گشتی بۆچی نەیانتوانیوە ڕۆڵی خۆیان بگێڕن بۆچی تا بێت فشارەکانی سەر هەرێم لە بەغداوە زیاتر ئەبێت و بەیاننامەیەکیشیان لێ نابینی ئەو کاتی کە مام جەلال لە بەغا بوو کورد پێگەیەکی زۆر بەهێزی هەبوو بەغا پێگەی لاواز بوو پێگەی کورد ئەمەندە بەهێز بوو یەکێکی وەکو جعفەری
ینی بەزمێکی زۆری نایە لە ناو بەغا ئیتر کە ڕۆیشت بۆ تورکیا بەبێ ئەوی ئەسڵەن پرس بە مامجلالیش بکات پرس بە کەس بکە مامجلال بە کارێکی وای کرد لەو ماوەکەمە وای کرد کە نەهێشت جعفەری بە وەکو سەرک وەزیران بێتەوە بە عێراق مامجلال ئەو توانای هەبوو خۆی توانای هەبوو هەم هەلومەرجەکەش لەبار بوو ئەمەی ئێستای دکتۆر فواد معسووم من بەڕاستی نامەوێت قسەی لەسەر کەم لەبەر کۆمەڵێک هۆکاری جیاجا قسە لەسەر ئەوە بکەین سەر و کۆمارێکی کوردمان هەیە لە بەغدا برا من هەر ئەتوانم ئەوە نەبڵێم لە بەردەم کەناڵێکی تلڤیزیۆنی ئەو هەموو کارەساتەی کە لە 12 نۆڤەمبەر ڕوویدا باسی 16 ئۆکتۆبەر ناکەم با بەوەی 12 بڵێن کارەساتێکی سروشتی بووە خەڵکێکی زۆر زیانیان بەرکەوتووە زۆر گیانن لە دەستداوە خەڵکی زۆر بریندار بوون دکتۆر فواد معسووم نەیتوان یەک پەرداخ ئەو بۆ خەڵکە بنێرێ نەیتوانی بەتانێک بۆ خەڵکە بنێ هەر نهاتە سەر تلڤیزیۆن دڵدانەوەی خەڵک بکە ینی چۆن سەر کۆمار ینی بەو شێوەیە ینی قەیناکە عێراقچێتی بکە قەیناکە عەرەبچێتیش بکە هەر قبولمە بەڵام تۆ بوومەلەرزەی لە وڵاتێک ڕووەدا دیارە کوردستان بە عێراق نازانێ ینی هەندێک شێوەی کارکردن هەیە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەگەر بەڕخنەشی تێگا بەڵێ من ئەو پەڕێڕخنی لێگرم باش با ئەمە سەر و کۆمار بینە سەر نوێنەرانی کورد لە بەغدا ینی من زانیاری ورد و ڕاستەقینەم لایە ئەو ڕۆژەی دیارە تۆ لەگەڵ دنیا بەشەڕ بدەین بەشەڕت نادە بۆی قسەیان لەسەر بکەین ینی ناکرێ ئەوان ئاوا بکەن و ئێمە هەر چاوپۆشیان لێ بکەین لەبەرەوەی کوردن نوێنەرانی کورد لە پەرلەمانی عێراق پەرلەمانتارەکانمان ینی من زانیاری ورد و ڕاستەقینەم لایە باس لەواکە ئەو ڕۆژەی کە پەرلەمانی عێراق بەنیاز بوو سزای ئەو 15 پەرلەمانتارە بدات لەبەر ئەوەی دەنگیان بە بەڵێ داوە بۆ ڕیفراندۆم دوو پەرلەمانتاری کورد لە ناو هۆڵەکە نەهاتوونەتە دەرەوە تەنانەت وتویانە بەمەرجێک یەکێک لەوانەی کە سزا ئەدرا سەرۆکی فراکسیۆنەکەیان بۆ باشە وتویانە بقەی چێکە بام 15 لابن 15 تر بێتە جێگەیان یعنی وا مامەڵە ئەکرێ لەگەڵ حکوومەتێکی عێراقیە کە ئەیەوێت تا بتوانێت تۆ بچوو بکاتەوە کاتی شەڕی شخصیە ینی ئەو بڵێن مەبەست دوو کەسە دوو ئەندامی پەرلەمانی یەکێتیە بڵێکە لە پەرلەمانی بەغان بەداخەوە ینی یەکێک لەوانی کە سزا ئەدرا کاک ئاریاز عەبدوڵای سەرۆکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی هەڵوێستی ئەوان زۆر جێگەی تەقدیرە بەس ئەوانەی کە بەڕاستی ئەو جۆرە دەورەیان بینیوە دەوری زۆر لەوە خراپتریشان بینیوە من گوێم لە هەندێک ئەندام پەرلەمان گرتووە کە دەستە ئەو نەکەر ئەوانەیەکێتی ئەوانەی گۆڕانی شەهر بە هەمان شێوە بۆ بەشەکان ڕۆشتن بۆ سەفارەتەکان ڕۆشتن بۆ لای هێزە سیاسەکانی عێراق بە شێوکی زۆر هەر پێش 16 ببرە پێش 25 ڕۆشتن بۆ ئەوێ دەوری خراپیان بینیوە کە مەفروض وا بوو ئەوان نوێنەری گەلەکەیانن نوێنەری خۆیان نین باس لە پاکانە شەکرێت بە ئازایەتی خۆیان ئەوانە نەڕۆیشتنەتە ئەوێ بەشێکیان ئەو ڕۆژە دکتۆر نەجمەدین کەریمی وتی من 100% لەگەڵ ڕێیەکانی دکتۆر نەجمەدین کەریمم کە وتی بە دەنگی من ڕۆیشتن ڕاستچەکە ئەو نزیکەی 150,000 دەنگی هێنا هەندێک کەسە بوون ئەسڵەن هەر هی ئەوە نی بچنە پەرلەمان نە عەرەبیەزان نە کوردیەزان نە قسەزانەوە چینەوە ڕۆیشتنەتە پەرلەمان ئەسڵەن هەر هی ئەوەن بەڕاستی حزبەکەیان ئەگەر حزب بێ ئەوانە هەر هەموو ئەنێرە بۆ ماڵەوە و ڕێگەیان نادەجارێتە بچن ئەوانە نوێنەراتی خەڵکن ئەوە دلیلی لاوازی و پەرتەوازایی و یعنی ئەو هێزە سیاسیانەیە کە ئەمانە ئەبنە نوێنەریان کە بەڕاستی جێگەی داخە بەڵام ڕەنگە تیانە بێ خۆی ئامادەکرد بێ بۆ خولێکی دیکەش مامۆستا ئینشاڵڵا چیان پێ ناکەوێت من ئەوەی کە زۆر شانازی پێوەکەم ئەو دەورە بووە کە یەکێکی وەکو دکتۆر موسە نائەمین بینیوێتی لەگەڵ ئەحمەدی حاجی ڕەشیدە کە زۆر هەڵوێستیان کە ئەوان یەکگرتوون لەگەڵ کۆمەڵ بەڵێ کۆمەڵ و یەکگرتوون ئەمجار ئەوانە دەورێکی زۆر گرنگیان بینی و لە بەردەم کەناڵەکانە زۆر پیاوانە با بڵێن هەرچەند لای من ئەگەر ژنانش یەکێک ژن بێت و ژنانە دەوربینە زۆر ینی جێگەی تەقدیرە ئەوانە دەورێکی زۆر گرنگیان بینیوە ئەبێ یەکێک کە ئەبێتە نوێنەری گەلەکەی ئامادە بێ هەموو فیداکارێ بکە چۆن یەکێکە بێتە پێشمەرگە بە نانەڕەقە و بە جلوبەرگی خۆیەوە بە تفەنگی خۆیەوە ئەچێت خۆی بە شەهیدکردنەدا ئەبێ تۆ کە ئەچی بۆ بەغا بەستەنها چاود لە موچەکە نەبێ بەعزە کەس هەیە چۆ بۆ بەغا نە وەکو وتم جارێکی تریشێڵێمەوە ئەسڵەن
نازم ئەم سەرکردایەتی سیاسەت چۆن ئەم جۆرە خەڵکانێرم بۆ بەغا کە عەرەبی نازانێ ناتوانێت لە بەردەم کەناڵێکی تلڤیزیۆن قسە بکە ئەسڵێکێکی وەکو ڤیان دەخیل جارێکیان کە ڕووداوەکانی شنگال ڕوویدا بوو لە بەردەم کەناڵەکانە با بڵێن ئەو جۆرە قسەی کرد یعنی دەورێکی ئەوتۆی بینی دنیای هەموو هەژان ئێمەش لە بری ئەوەی خەڵکانێک بچنە بەردەم ینی بچنە ناو پەرلەمانەوە نەک تەنها هۆڵی پەرلەمانە بۆ بهێژێن ئەبێ دنیام بۆ بهێژێنن ئەبوایە ئێستاش یا ئەو دەورە ببینن یا بڵێ ئێمە ئەسڵەن پەرلەمانتارین هەر بن خۆم لێرەوە هەست بە ئەو پڕی شەرمەزاری یەکەم کە ئەوانە نوێنەری من بن و من ینی بەڕاستی من نەتم بە کەسیان نییە چکە وەکو لە زۆر مناسبە شوتمە نە عەرەبیە زانێن نە کوردیە زانێن نە گۆرانیە زانێن سەبارەت بە هەوڵەکانی عێراق بۆ بچووکردنەوەی هەرێمی کوردستان و بڕینی تەواوی پەیوەندیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان ینی دەرشپیگڵ بڵاوی کردوەوەڵێ وەزیری دەرەوەی ئەڵمانیا بەنیاز بۆ سەردانێکی بەغدا بکەوت دوایەوە سەردانێکی هەولێر بکات تەنانەت شخصی ئەنجلا مێرکڵ هاتووەتە سەر خەت بۆ ئەوەی لەگەڵ عەبادی قسەی کردووە کە دوای سەردانەکەی بەغا سەردانی هەولێر بکات بەغا بەڕەسمی ڕەتی کردوێتەوە توێتی دێنە بەغدا باش ئەگینا نابێ بچنە هەولێر واتە ئێستا سەردانەکەش بە بۆنەوەی کە سەردانی هەولێر نەکراوە هەڵوەشاوەتەوە دیسانەوە ئەیڵێمەوە نوێنەرانی کورد لێرە بە دواتوانن چی بکەن هەمویان بۆی ڕێگری لەمە بکەن ینی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵایە بەڵام ڕەنگە بە تەنها بۆی نەکرێت چونکە ئەوانیش نوێنەری ئێمە لەوێ خۆی ئەوەی حکوومەتەکەی عیبادەیەکە بەڕاستی خۆی بچووکەکاتەوە نەک هەر تەنها هەوڵی بچووکردنەوەی هەرێمە ئەمە لەسەر ئاسی جیهان خۆی پیشانەدا کە چەند لاوازە کە چەند ئاسی بیرکردنەوەی زۆر تەسک و ینی دوور نەبینە نەک دووربینە ئەمانە ینی کە مەسەلەن یەکێکی وەکو ئەنگلا مێرکل داوای ئەوە کە ئەڵێ ئێمە ئەمانەوێ نێوەندگیری کەین ئەمانەوێ بکەینە بینی ئێوە بەغا بکەونە گفتوگۆ ئێمە ئامادەین هەلو مەرجی بڵێن گفتوگۆکردن بینەکایەوە ئەسڵەن ئەوە لە دڵسۆزیانە بۆ عێراقیشە لە کاتێک ئەمریکاڵێ بە پێویستی نازانین نێوەندگیری بکەین لە ئێستاە ئەمریکا کێشەیەکی ترە مەسەلەن یەکێکی وەکو هەم ئەنگلا مێرکل هەم زیگما گابرێل هەردووکیان دوو کەساتی گەورە لە ئەڵمانیا ئەمجار نەک هەر ئەوە کاریگەری ئەوان یعنی لە کاریگەری ئەڵمانیا گرنگە کاتونەتە سەر هێڵ هەر کاریگەریان لەسەر ئاسی ئەوروپا و جیهان هەردوو ئەم دوو کەساتێک کاریگەریان گرنگە چکە ئەمان نوێنەری ئەمریکان یعنی زیگما گابرێل نوێنەری بەستەنها ئەسپێدی نییە ئەو ینی مێرکل نوێنەری ڕێکخراوێکی بچوک بێ لە ئەڵمانیا کە هیچ قیمەتێکی نەبێ ئەو هەردووکیان نوێنەری ئەڵمانیان کە ئەڵمانیا دەوڵەتێکی گرنگە دەوڵەتێکی لەسەر ئاسی جیهان و لەسەر ئاسی یعنی کە تۆ مەسە ئەمە هەر وەکو عرفێکی ئیجتیماعیشی یعنی یەکێک تۆ بێ نێوەندگیری کاتۆ بە هیچی نەزانی ئەوە بێگومان خۆت بچووکەیتەوە مامۆستا سەبارەت بە یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئێستادا باس لەواکرێ خۆی ئاماداکە بە شێوەیەک لە شێوەکان بۆ بەستنی کۆنگرە و بڵین کاقوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم باس لەواکە کە کۆنگرە گرنگە بەڵام نەک کۆنگرەیە کە تایە بۆ تۆڵەسەندنەوە بێت یعنی بۆ وەکو وترێت بۆ تەصفیه حسابات بێت یەکێتی نیشتیمانی کوردستان چه هەنگاوێکی ناوە بەم ئاراستەی و جنابتان وەکو ڕێی شخصی خۆتان کە ینی لە بەرزترین بەرپرسیارەتەکانی ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان حەزورتان هەبووە کۆنگرە ئەکرێ بەم زوانە وڵە من لێت نەشارمەوە من نەک ڕێی ئێستام ڕێی 2005شم وەختی خۆی لە کاتی خۆی لە کۆبنەوە کە لەگەڵ مامجلال هەمان ڕێیم دەربڕیوە ئەوە دووبارەکەمەوە ئەسڵەن تۆ ئەگەر بتێ نەپوکیتەوە هێزێکی سیاسی ئەگەر بێوێ نەپوکێتەوە دانە ڕوخێ وێران نەبێ پەرتەوازن نەبێ ئەبێ ساڵی جارێک لایانی کەم کۆنگرە بکە نەک هەر ینی کۆنگرەیەکی گشتی حزبەکە بەڵکو لە هەرێمە جیاجیەکانیشە بڵێن لە 15 مەڵبەندی هەیە 20 مەڵبەندی هەیە لە هەر بیستی کۆنگرەی بڵێن لۆکالی خۆی ببەسێ و ینی هینی خۆیان بکەنەوە مەسەن خۆی نوێ کاتۆ لە کۆنگرە ینی سەیری خۆتەکەیتەوە سەیری خەباتی خۆتەکەی
ئەگەر کۆنگرێز ئەو زەرر هەبێ بۆ هێزە سیاسەکانی ئەوروپا بەردەوام ئەوان ئەگەر هەر قسێ بکەی ئەڵێ ئەوە بابە تۆ باسی ئەوروپا بۆکەی من باسی دیاردەیەکی سروشتیت بۆکەم ئیسا مەسەرەن تۆ ببینی ئەیرەتە ئاوەنە ئاوساوە ئەڵێ وڵە لە ئەوروپا خەڵک ئەگەر ئێری بۆ ئاوسێچە بۆ دکتۆر کەواتە من ئەبێ نەچم بۆ دکتۆر بچم بۆ لای فالگرەوەیەک یانی هەندێک شتێ منطقی یەکێتی ئەو نیەتە هەیە بەم زوانە بکرێت یا لە سەرەتای ساڵی نوێ وڵا خۆی بۆ زووتر بکرا من لە زۆر مناسبەتری شەوتومە ئەمە بڕیاری کۆنگرێسیە لە کۆنگرێسیە لەبەر ئەوەی یعنی هەست ئەکرا هەندێک شتێ بوو ئەوە تیان پەڕان چونکە ئەوانەی کە بوونەتە سەرکردایەتی بەشی زۆریان بە ئستحقاقی خۆی بە توانای خۆی بە خەباتی خۆی نەچۆتە ئەو شوێنە بەڵکو و مامجلال یارمەتی داون و ئەو جێگان هاوڕێیان کەمتر لە یەک خولەکەم بدەنێ بۆی ڕای مامۆستا لەسەر حکوومەتی ڕزگاری نیشتیمانی بزانم زۆر بە کورتی بێ سوپاس دەکەم مامۆستا جعفەر حکوومەتی ڕزگاری کاتەکە ئەو کەمە ینی مەسەن تۆ دوایەوە ینی من پێم باش بوو گۆڕان وەزیرەکانی خۆی بنێرێتەوە زۆر بە ئاسایی ئین بوو و هەوڵیش بدرایە مەسەن یەکێتی یان پارتی هەرچەند هینێکی کەمە بەسەوە بۆ ڕوتوشکردنیش بێ هەندێک گۆڕانکارێکی خێرایان بکردایە باشتر بوو لەوەی کە حکوومەتێک کە بەڕاستی تۆزێک بەهۆی ئەو هەموو کێشە و بەهۆی ئەو هەموو سەرئێشانەی کە تووشی بووە کە ڕەنگە حکوومەت بڕێک زەرری بینی بێ بۆیە باشتر وا بوو هەم هەندێک گۆڕانکاری لیستی پارتی لیستی یەکێتی گۆڕان ئاسایی بوو بەهاتێ لەگەڵ یەکگرتووانێ مامۆستا جعفەر نووسەر و کۆمەڵنا سوپاس بۆم دەرفەتە سوپاس بۆ زانیاریەکان هەر بشین بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە کوردستان بەخوای گەورە کاتێکی خۆش